لاپەڕەکانی مێژووی کورد وەک نەتەوە پڕن لە ناخۆشی، ماڵوێرانی، کوشتن و بڕین لەلایەن دوژمنانەوە، بەڵام تاڵتر لەوە بەشێکی بەرچاو لەم نەهامەتیانە لەلایەن خۆی و پارتە دەسەڵاتدارەکانیەوە بەسەریدا هاتووە. لەوەش سەرسوورهێنەتر ئەوەیە زۆر جار ئەم کارە ساتانە بە ناوی کوردایەتی و بەرژەوەندی نەتەوەیی بە خەڵک فرۆشراونەتەوە بێ ئەوەی هیچ لێپێچینە و داوای لێبوردنێک لە خەڵک بکرێت. یەکێک لە دیارترین ئەو ڕووداوانەی ئەم ڕاستیەتاڵە دەسەلمێنێت سیویەکی ئابی ساڵی 1996 کارەساتێک تا ئێستا هەندێک وەک دەستکە و سەیری دەکەن، نەخیانەت یان هەڵەیەکی گەورە. ستەکانیان تەنانەت ئابڕوچوونەکانیان تەنانەت ناپاکی و خیانەتەکانیان ئەیانەوێ بەدەستکەوت بە خەڵکی میلەتی کورد بفرۆشنەوە و ئازانن ئەم میلەتە هەر ئەوەنە بەڕاستی ئەوەنە گەوج و ئەوەندە گێل و ئەوەندە چاواشەکراوە ئەوان بەردەوام لە بەریان بڕە بۆیە ئەمانە لە هەرچی بەهای مرۆڤایەتیە بەڕاستی بێبەرین بەداخەوە بۆیە خیانەت لە بوونیانایە خیانەت لە ماچیانایە ئەمانە لەوەتی هەن بەداخەوە لەوەتی هەن بەردەوام خیانەتیان کردووە لە پێناوی بەرژەوەندی خۆیان و بنەماڵە و بەانی خێزانەکانی خۆیانە ینی کوردیان کردو بە قوربانی نەتەوەیان کردو بە قوربانی خاکیان کردو بە قوربانی میلەتیان کردو بە قوربانی بۆیە ئەو شتانە بەسەر میلەت تێناپەڕەیە ئەمانە بەڕاستی لەوەتی دروست بوون خائینن بە میلەتەوە خائینن بە نیشتیمان و خائینن بە کورد بۆیە سیوێکی ئابە و 16 ئۆکتۆبەرە و ئەمەی دوێنێ و پێرەیە و بەڕاستی کوشتنی کورد شەڕی حیزبەکانی وڵاتانی دەور و کوردەکانی ترە. چاودێرێکی سیاسی دەڵێ هیچ هێزێک ناتوانێت پاسا و بۆ هێسێنانە سەر وڵات بهێنێتەوە دواتریش بە دەستکەوت و کوردایەتی بە خەڵکی بفرۆشێتەوە. ئەوەی ڕووی داوە خیانەتێکی گەورەیە. هیچ هێزێک ناتوانێت مبڕێت بەوە بێنێتەوە لە بەرەوەی لەژێر زەختایە بڕوا پەنا بۆ دوژمنەکان بەرێت ینی ئەمە خیانەتە وەکوتو چون پەیوەندی بە پرەنسیپی ئەو هێزانەوەیە پەیوەندی بە مێنتاڵەتی ئەو هێزانەوەیە پەیوەندی بە بیرکردنەوە ئەو هێزانەوەیە و پەیوەندی بە خەڵکیشەوە هەیە کە خەڵکی ئێمە بەداخەوە سزای خیانەتکاران نادا سزای گەندەڵکاران نادا خەڵکێکی ئێمە لە بینی لێبوردەیی و لە بیرکردنە یعنی بە حسابی خۆی شتێکە تێپەڕ بابڵێ وەکو لێبوردەی سەیرەکە بەڵام ئەساسەن لە بیری کردووە بەڕاستی ئەگەر خەڵکی ئێمە بە معنای کەلیمە ئەوەندە وشاری بەرز بووایە کە سزای خیانەتکار و گەندەڵ و ئەمانە بدایە لە دوای سیوەشی ئابەوە 16 ئۆکتۆبەریش دووبارە نابەوە ڕووداوی هاوشێوەی تیژ دووبارە نابەوە و هیچ هێزێکی تیژ ذاتی ئەوەی ناکرد بۆ ململانەی ناوخۆیی هەم پەنا بۆ دەوڵتێکی تربەرێ هەم پەنا بۆ دوژمن بەرێ هەم پەنا بۆ چەک بەرێ بۆی ململانی ناوخۆیی پێگلایی کاتەوە. دەوترێت پێویستە دەسەڵاتداران ڕۆبەڕووی مێژووی خۆیان ببنەوە بەرپرسیارەتی تەواوی ئەو ڕووداوانە لە ئەستۆ بگرن کە هاوشێوەی سیویەکی ئاب و 16 ئۆکتۆبەرن و بوونەتە هۆی نەهامەتی و ئەزمونونەکەیان لە لێواری مەرێک نزیک کردوتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.